ئێمە کەمین کەوایە دەبێ هەوڵ بدەین کە هێزی خۆمان بۆ بارهێنانی هاوایینەکانمان و هێنانی کەسانێکی زۆرتر بۆ سەر ئاینی مەسیحیەت بەکار ببین. تاکەی دەبێ دەستە دەستە لە هاودینەکانمان لەبەر چاومان بکوژن. بۆچی دەبێ بێدەنگ بین؟ بە بڕوای من دەرد و کەسەر و ڕەنجی جۆر بە جۆر لەم کاتەدا بۆ ئێمە عەبادەتێکی یەکجار گەورەیە. ئێوە ئەگەر خەڵک دژی حکوومەت هەن نەدەن هیچ کێشەیەک لە نێوان مەسیحیەکان و ڕوومیەکاندا پێش نایات. ئایا پێشوامان مەسیح ئێمەی لەسەردانەواندن بۆ زاڵم لۆمە نەکردووە؟ ئێوە مافیەوەتان نییە جانی خەڵک لەبەر هیچ بخەنە مەترسیەوە. دەسەڵاتی خودای گەورەیە و هەر کەس کە پێی خۆش بێت دەیدات. کەوابێ هیچ دەسەڵاتدارێ نییە کە دەسەڵاتی خۆی لە خوددا وەرنەگرتە بێ. خوددا دەسەڵاتی خۆی بە پێغەمبەران و پیاوچاکان دەبەخشی. بێگومان دەسەڵاتی ملهوڕان دەسەڵاتی شەیتانیە نەک خودایی. ئایا هێزی ئیبراهیم و نەمرود، فیزی موسا و فێرعەون یا عیسا و هیرود یەکێکە؟ سەلام لە پیاوی خوددا. سەلام بەخێر هاتی گالووس. ڕۆژگارت خۆش بێ. گەورەمان ماکسیمیلیان چی دەکات؟ ئەو منی ناردۆتی ئێرە وتیان بە حەشارگەی ئێوەیان زانیوە هەرچی خێراتر ئێرە بەجێ بێڵن. یانی مەترسی یانی ئەوەندە نزیکە؟ جەنابی ماکسیمیلیان بێجێی وریایی نادات. پەلەکەن نابێ دەرفەت لە دەست بدەن. زۆر باشە، ئێوە بڕۆن ئەمنیش دێم. لە پێشدا دەبێ ئەمانە بەڕێکەم. بڵێ ئاگایان لە خۆیان بێ، ڕەنگە ئێرەیان خسبەتە ژێر چاوەدێری. برایان، هەر ئێستا هەواڵیان بە من داوە کە ئێرە هێمن نییە. لەسەرخۆ و بە ئەسپایەوە ئێرە چۆڵکەن. 3 ڕۆژی دیکە لە قەبرستانەکانی دەوروبەری شار یەکتر دەبینینەوە. ئێوە بەو کارەتان هەم پێچەوانەی یاساکانی ئاینی مەسیح بە خەڵک فێر دەکەن و هەم جانی ئەوان دەخەنە مەترسیەوە. خدای گەورە هەمومان ڕێنمونی بکات. ئەگەر پەراماریاندا سەر ئەوێ و خەڵکیان قەڵاچۆ کرد چ کەسێک وەڵام دەداتەوە؟ دەبێ هیوامان بە لەتفی خوددا بێ. هەرچی خوددا بیەوێ هەرەوە دەبێ. مامۆستا ئەگەر بە پێویستی دەزانم منیش لێرە بمێنمەوە. نا بڕۆ، نیگەران مەبە، منیش لێرە دەڕۆم. خودات لەگەڵ.
هی لێرەدا چ دەوێ ناپیاوی شۆڤار هیچ من لێرەوە تێدە غەڵەتت کرد تەنیا جارێکی دیکە تۆ لێرەدا ببینم زیندوو نامێنی تێگەیشتی بڕێڵە